19 ساڵ پێش ئێستا لە کاتی پوچەڵکردنەوەی مینێکی نەتەقیودا لە کەرکووک سەردار مینەکەی پێدا دەتەقێتەوە و دەستێکی لەدەست دەدات. لە دوای 14 نەشتەرگەری و دوای تێپەڕینی ئەو هەموو ساڵە بەڵام هێشتا بەدەست ئازاری دەستیەوە دەناڵێنێت و شەو تا بەیانی خەوی نییە. سەردار قادر لە ساڵی 1998ەوە لە کاروباری میندا کار دەکات و دەیان ساڵیش کاری پوچەڵکردنەوەی مین و تەقەمەنی نەتەقیوی کردووە کە تاکو ئێستا هەزاران مینی پوچەڵ کردووەتەوە و خاکی کوردستانی پاک کردووەتەوە. 14 جار نەشتەرگەریم کردووە کە لەسەر بوجێی خۆشم کە 1 دینارم بۆ سەر نەکراوە تێگەیت، بەڵام هەتا ئێساژ ئەگەر سەرمان بێ شەو لە تاو ئازاری دەستم خەوم نییە، چونکو لە دەزانی ناوچەیەک تۆزی حساسە بەنسبەت مرۆڤەوە و هەر بەردەوامیش لە کارەکە. یەکێکی دیکە لە بەرکەوتوانی تەقینەوەی لە ناکاوی مین و تەقەمەنی هەرێم سدیقە کە مینی پێدا تەقیوەتەوە و قاچی ڕاستی لەدەستداوە کە لە ئێستادا قاچی دەستکردا. هەرێم و تەواوی ئەو کەسانەی کە لە بواری میندا کار دەکەن ترسیان لە دەنگی ئەو ئامێرە هەیە کە کانزا و مین و تەقەمەنیەکانیان دەدۆزێتەوە و بە دەنگێکی ترسناک وەسفی دەکەن. ئەمە هەموو ئەو سەڵتانە بێ حسابی بۆکەن لە بۆ حسابی مینی بۆکەن جاری وە سەڵتەکە زۆر گەورەیە، ئەمە زیاتر ڕاتەچێتەوە مینێکی گەورە بێ چونکە مینی خەتەرترمان هەیە لە مینی کەم بچووک و گەورەمانی ئەوانەش دەوری هەیە. ترسناک ئەو سەڵتەکە جیازەکە ئەبێ من دیاستر ستۆپێکین. ئەوەی ژیانی سەردار و هەرێم و تەواوی کارمەندانی بواری مین دەخاتە مەترسیەوە نەبوونی ئامێرێکی تایبەت و پێشکەوتووە بە دۆزینەوەی مین و تەقەمەنی، لەبەر ئەوەی ئەو ئامێرەی کە لە ئێستادا لە کوردستان بەکاردەهێنرێت کانزا دۆزەرەوەیە، ئاسنێکی بچووک و مین و تەقەمەنیەکی مەترسیدار وەک یەک هەژمار دەکات و کەسانی مین دۆزەرەوە دەبێت باوریاتر مامەڵە لەگەڵ هەر دەنگێکدا بکەن کە ئامێرەکە دەری دەکات. ئەوەی کە بەلامانەوە گرنگە جیهازێک دروست بکرێت کە مین بدۆزێتەوە، تەنها مین نییە. ئەم بە بۆنەی ئەم میتاڵی کە لە ناوێتی بە بۆنەی ئەوە دۆزێتەوە و کانزایی کە لە ناوێتی هەر ئەوە تا ئێستا عیلم گەشتۆتە ئەو ڕادەی بەس ئەوەی دۆزیوەتەوە ئەوش لای ئێمە بەردەست. لە سنووری پارێزگای سلێمانی لە ساڵی 1992 تاوەکو ئێستا زیاتر لە 114 ملیۆن مەتر چوارگۆشە خاکی کوردستان لە مین و تەقەمەنی پاکراوەتەوە و زیاتر لە 258 کیلۆمەتر چوارگۆشە ماوە کە پاک بکرێتەوە. هەروەها زیاتر لە 13500 هاوڵاتی بوونەتە قوربانی یاخود کەم ئەندام بوون. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.